لەم ڕۆژانەدا تورکیا لە دۆخێکی ئاساییدا نییە. زۆر کەس دەپرسن تورکیا لە چی دەگەڕێت؟ بەشێک لە هاوڵاتیانی تورکیاش نیگەرانی تێکچوونی دۆخی ئەمنی ئەو وڵاتن. ئەردۆغانیش بۆ ڕەواندنەوەی نیگەرانی هاوڵاتیانی تورکیا ڕایگەیان متمانە بە حکوومەتەکەتان بکەن. حکوومەتی تورکیا کە تۆمەتبار دەکرا بە هاوکاریکردنی داعش لە دژی کورد و حکوومەتی سووریا، بەڵام چەند ڕۆژێکە بە چەند ئاراستەیەکدا هەنگاو دەنێ. یەکەم، بڕیاریدا هاوپەیمانی نێودەوڵەتی دژی داعش دەتوانێت لە فڕۆکەخانەی ئەنچەرلیک و چەندین فڕۆکەخانی دیکەی تورکیا بۆ هێرشکردنە سەر پێگەکانی داعش کەڵک وەربگرن. دووهەم، بۆ یەکەم جار هێرشی کردە سەر چەکدارانی داعش. سێهەمیش، لە ناوخۆی تورکیا ئۆپەراسیۆنێکی بۆ دەستگیرکردنی لایەنگرانی داعش و پەکەکە دەست پێکرد و لە 2 ڕۆژدا و لە 22 پارێزگای ئەو وڵاتە زیاتر لە 300 کەسی دەستگیر کردووە کە دەوترێت زۆربەی دەستگیرکراوەکان لایەنگری پارتی دیموکراتی گەلان هەدەپن. چوارەمیش، دوای 2 ساڵ لە دەستپێکردنی پرۆسەی ئاشتی بە چڕی دەستی کردوتەوە بە بۆردومانکردنی بنکەکانی پەکەکە لە قەندیل و زاپ و خواکوڕک و چەند ناوچەیەکی دیکەی هەرێمی کوردستان. ئەحمەد داودۆغلۆی سەرۆکوەزیرانی تورکیاش هەڕەشەی کردووە ئەگەر پێویست بکات سوپای تورکیا ئامادەیە هێرشی زەمینیش دژی پەکەکە ئەنجام بدات. هەموو ئەو هەنگاوانەی تورکیا تەنها چەند سەعاتێک دوای ئەو پەیوەندیە تەلەفۆنیەی نێوان ئەردۆغان و ئۆباما دێت کە بەر لە چەند ڕۆژێک ئەنجامیاندا کە تیایدا هیچ زانیاریەکی ئەوتۆ لەبارەی ناوەڕۆکی ڕێکەوتنی ئۆباما و ئەردۆغان بڵاو نەکراوەتەوە. هێزەکانی پاراستنی گەل هاپەگە ڕایانگەاندووە دوای هێرشە ئاسمانەکانی تورکیا بۆ سەرگەریلاکانیان ئیتر ئاگربەست هیچ واتایەکی نەماوە و حکوومەتی تورکیاشی تۆمەتبار کردووە بەوەی یەکلایەنە کۆتایی بە ئاگربەستەکە هێناوە. لە بەرامبەریشدا ئەردۆغان دەڵێت پێشتر چەندین جار داوایان لێکراوە چەکدا بنێن، ئەگەر چەکدانەنێن دەبێت دەرەنجامەکەشی بە ئەستۆ بگرن. لە ماوەی ڕابردوودا تورکیا نەیشاردۆتەوە نیگەرانی پێشڕەوەکانی یەپەگەیە لە ڕۆژ ئاوای کوردستان بە ئاراستەی یەخستنەوەی هەرسێ کانتۆنە کوردیەکە. ماوەی زیاتر لە 2 ساڵیشە حکوومەتی تورکیا هەوڵی ڕازیکردنی ئەمریکا و کۆمەڵگای نێودەوڵەتی دەدات بۆ دروستکردنی ناوچەیەکی ئەمنی لە باکووری سووریا. لە ئێستاشدا میدیاکانی تورکیا بازلەوە دەکەن کە ئۆباما و ئەردۆغان لە دوایین پەیوەندیاندا لەسەر ئەو داوای تورکیا ڕێکەوتون. ئەو ناوچە ئەمنیەی تورکیا داوای دەکات بە درێژایی 90 کیلۆمەترە لەسەر سنووری تورکیا و باقوڵای 50 کیلۆمەترە لە ناوخاکی سووریا دەکەوێتە نێوان هەردوو کانتۆنی کۆبانێ و ئەفرین لە جەرابلوسەوە دەست پێ دەکات و بۆ ناوچەی ئەعزاس باقوڵای 50 کیلۆمەتر بەرەو ناوەندی پارێزگای حەڵەب. ئەگەر ئەمریکا و تورکیا لەسەر دروستکردنی ئەو ناوچەیە ڕێکەوت بێتن، وەک هەندێک لە میدیاکانی تورکیا و ناوچەکە باسی دەکەن، ئەوە دەبێتە بربەستێک لە بەردەمی یەپەگەدا و نابێت هەوڵی پێکەوە بەستنی کانتۆنەکانی ئافرین و کۆبانێ بدات. باوتی هەندێک لە چاودێرانیش ئەگەر بێت و یەپەگا بە ئاراستەی کانتۆنی ئافریندا هەوڵی پێشڕەوی بدات، ئەوە تورکیا دەستێوەردان دەکات و ئەمەش دەبێتە هۆی هەڵگرسانی شەڕێکی قورس لە ڕۆژاوا و باکووری کوردستان لە نێوان کورد و حکوومەتی تورکیادا. هەرچیەک بێت پێدەچێت هەنگاوەکانی ئەم دوایەی تورکیا لە هێرشی هاوکات بۆ سەر داعش و پەکەکە دەستپێکی قۆناغێکی نوێ بێت لە ئاڵۆزەکانی ناوچەکەدا و بەوتەی هەندێک لە چاودێرانیش لە دەرەنجامدا پێدەچێت تورکیا دوجار دۆخەکە کۆنتڕۆڵ بکات.